132 متر درێژترین ئاڵایە ساڵیادی لە دایکبوونی پێشەوە قازی محەممەد هاوکاتە لەگەڵەوە لە ڕۆژی ئاڵای کوردستاندا لە ڕۆژێکی پڕ لە سەرما و ڕەشەبادا ئەمڕۆ لە هەڵەبجە نمایشی یەکێک لە درێژترین ئاڵاکانی کوردستان کراوە کە درێژیەکەی 132 مترە و پانیەکەشی 5 مترە 156 قوتابی لە هەڵگرتنی ئەم ئاڵایە و نمایشکردن یا بەشدارن ئەم ژمارانە هەریەکە و مانایەکی تایبەتی خۆی هەیە من قسە لەگەڵ مامۆستایەکدا دەکەم بە ئەو بۆمان ڕوون بکاتەوە کە مانای ئەم ژمارانە چییە مامۆستا سرۆسلاوە لێبێ سڵاو چۆنی باشی سەلامەت بیسپاس دەکەم ئەم ژمارانە چین 132 متر 5 متر 132 متر درێژترین ئاڵایە ساڵیادی لە دایکبوونی پێشەوە قازی محەممەد هاوکاتە لەگەڵەوە ئەنجا دوای ئەوش 5 متری شپانە پێنجەمی بە پارێزگابوونی هەڵەبجە ئاماژەیە بۆ ئەوە 156 قوتابیش بەشدارە ئەویش ئاماژەیە بۆ یادی 56 ساڵیادی قەزابوونی هەڵەبجە قوتابخانەی کوێن ئێوە و قوتابخانەی یادی ددەدی قوتابخانەی بانی بنەڕەتی بەڵێ جلەکانی خۆشە ماشەڵا زۆر جوانن سەلامەت دیزاینی کردووە خۆم ئاوا تۆزەیە ساڵانە هەموو ساڵی گۆڕم ساڵی هەر ئاڵای کوردستان ئاڵای کوردستان لە بەرەکەم و هەر ساڵی بە شێوەیەک سپاس سەلامەت بیاڵە ئەمڕۆ حەڤەی 12 ڕۆژی ئاڵای کوردستانە و لە هەڵەبجەش ئەمڕۆ چالاکی جۆرا جۆر هەیە یەکێک لەو چالاکیانە ئەم نمایشی ئەم ئاڵایەیە کە 132 متر پانە و 5 متر درێژە و 132 متر درێژە و 5 متر پانە و 156 قوتابیش بەشدارن لە هەڵگرتنیدا.